الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان بيكو دسين خزمت آياتي جمارة دوازدة لسورة الحجرات. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. والله خوش وستان رب العالمين واتجبا أيها الذين آمنوا دەست پێ دەکا کە ئەوەی لە دوای ویدێ لە پێداویستەکانی ئیمانە جێبەجێکردنی نیشانەی ئیمانە و نوقسانی تێدا نیشانەی نوقسانی ئیمانە خوا پەناماندا دەفەرمی دوورکەونەوە لە ظەن و گومانی زۆر لەبەر ئەوەی کەمێک لە گومانەکان گوناه و تاوانن دوورکەونەوە لە گومانی زۆر لەبەر کەمێک لە گومانەکان ئیثم و گوناه و تاوانن. ئیتر زانایان دەفەرمونون ئەو ئاتە یەکە لە بەڵگەکان لەسەر ئەسڵێک لە ئوسوولەکانی شەریعەت ئەویش کە بریتە لە قاعیدەی سەد الذەرائع کەواتە دەفەرمی خۆتان لە گومان بپارێزن لە زۆرێک لە گومان پارێزن چونکە هەندێک لە گومانەکان گوناه و تاوانن کەواتە سەدی دەریعەیە زۆر شتێ لە ئەسڵەوە مباحە بەڵام لە نەتیجەدا بەرەو گوناهت دەبا لێیە سەدەن للذەریعە ئەویش مەنع کرایە لێ بە هەمان شێوە ئەوەش لێرەدا جێبەجێ دەبیتن. بەڵێ خۆشەویستان ئەسڵ لە ئیمانداران وایە گومانی باش بە یەکتری بین وەکو خوای گەورە لە سوورەتی ئەننووردا دەفەرمی لەولا ئیذ سەمیعتموه ظن المؤمنون والمؤمنات ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا. کاتێکەوە لە باسی حادیثەی ئیفک کە بوختان بە دایکمان عایشە دەکرێت خوای گەورە لێی ڕازی بیتن دەفەرمی کاتێکەوە جۆتان لێبوو ئەسڵ وابوو ئیمانداری پیا و ئافرەت گومانی باش بە یەکتری بن نەوەک باوەڕ بکەن کاتێکەوە شتێک دەگوترێ بەبێ بەڵگە کەواتە ئەسڵ لە ئیماندار وایە گومانی باش بە یەکتری بە بەڵام زۆر جاران کەسانێکەوە گومانی خراپ بە یەکتری دەبن ئەوە بەڕاستی لەگەڵ ئەسلی ئیمانەکەی ناگونجێ و ئەسڵ وایە خۆت لە گومانی خراپ بپارێزی. ئیمامی غەزالیش ڕەحمەتی خوای لێبی کاتێکەوە باس لە ظەن دەکا کە دەفەرمی هەروەکو کاتێکەوە ئەتوو باسی کەسێک لای کەسێک دەکەی وەکو غەیبەتێک کە دواتر باس لە غەیبەت دەکرد لەو ئاتە حرامە و گوناحە و بە هیچ شێوەیەک مەجال پێ نەدرا وەکو باسکردنی مسلمانێک لای کەسێک کە غەیبەتە بە هەمان شێوە گومان بردن بە مسلمانێک کە لە جێگای خۆی نییە لە ناو نەفس و دڵ و دۆرێنی خۆت بە هەمان شێوە عینی وەکو غەیبەت ئەویشیان حرامە ئەویشیان گوناه و تاوانێکی گەورەیە. کەواتە ئەسڵ وایە کە ئێمە گومانی باش بە یەکتری بین مەگەر کەسێک ئەوەی کەوا بە ئاشکرا گوناه و تاوانێک بە ئاشکرا ئەنجام دەدا ئەوە دیارە یعنی نیشانەی تێدایەکەوە کەسێکی خراپە لەبەرەوەی بەڕاستی ظاهر عنوانی داخلە یعنی ئینسان لە دڕ و دەروونەوە کوبی ئەوەی کە لی دێتە جێ عادەتەن هەر ئەوەیە کەواتە تو ناکرێ بە گوماناوی لەگەڵ کەسانێک تەعامل بکەی بە گوماناوی لەگەڵ کەسانێک تەعامل بکەی نەخێر ئەسڵ وایە گومانی باش بە یەکتری بین بە هیچ شێوەیەک گومانی خراپ بە یەکتر نەبین مەگەر کەسێک نیشانەی لێ هاتەجێ نیشانەی خراپی لێ هاتەجێ لەو حاڵەتی وەکو ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی گومانی باش بردن بە کەسانێکی خراپەکار یەکە لەو شتانێکەوە قەدەغە کرا هەر وەکو پێچەوانەکەشی گومانی خراپ بردن بە کەسانێکی چاکەکار عینی بە هەمان شێوە قەدەغەی لێکراوە لێ ئەسڵ وایەمە گومانی باش بە یەکتری بین دەبین کەسێک کارێکی چاک دەکاتن گومانی باشی پێ ببە نە ئەوە لە بۆ ڕیایەتی فڵانە کەس مزگەفت دروست کرد لە بۆ ڕیایەتی فڵانە کەس وا دەکە ئەوە لە بۆ ئەسڵ وایە گومانی باشی پێ ببێ ئەو قەزایانە لە ناو دڵی ئینسانە و لە بینی خۆی و خوایتی بە هیچ شێوەیەک نابی ئێمە تەحەکومی لەسەر بکەین لێ ئەسڵ لە مووقیفت بەرامبەر بە هەموو مسلمانێک عەلەینا بالظاهر والله يتولى السرائر ئێمە حکم لەسەر ظاهر دەکەین ئەوەی کەوا سەریرە و ناودڵە لی گەڕێ لە بۆ خوا سبحانه وتعالى هەتا گومانی باش هەبی بە هیچ شێوەیەک گومانی خراپ بە مسلمانێک مەبە مەگەر ئەو کەسە نیشانەی خراپی لێ هاتبووە جێ ئەو کاتە حەق خۆیتی کات و گومانی خراپی پێ ببەی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.